پێشەشی بەخێر بێن سەر چاو سەر سپاسی دکتۆر لێژ دەکەینە کاو کابرایان نەخۆش بوو هینامان لێرانە ژانی دەگرت هینامان گرێشی هەبوو پێش وەختی ماوەک پێش ئێستا گرێەکەی و عملیات کرد دوایش ئەمە نەمانزانی بەرد لە زەرداوێتی هاتین سۆنەر و فاسشتی وامان لۆ کرد بەردشی لە زرایی بوو زراوە کەشمان لەو عملیات کرد و خەڵقەکەشی بێ زای لۆ کرد هەردوو عملیات لۆ کرد سپاسی دکتۆر لێرش دەکەیت سپاسی ئەو خوای دەکەین سپاسی خودت لێ دەکەیت الحەمدولله تەندروستی باشە و ئەو چاوەڕێی کاک دکتۆری ئەگەر دکتۆر بێتن زانین نەتیجەمان چییە و چمان پێ دەرێ و چ ڕێنمایەکمان لۆ دانێ وەربەجێ دەکەین وەڵڵای الحەمدولله سعی بیان نەبوو ئەوانە زۆر باشبوون خوا بیان پارێزی خوا پاداشتان بداتەوە لە دکتۆری ڕاهەدا دەگاتە خادیمەکەی خەستەخانەکەشیان هیچ بەشەریان قسووریان نەبووە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی